بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کەمی کارەبا سەدان گەشتیاری بۆ مەبەستی مەلەوانی و بەسەربردنی کاتێک خۆش ڕاکێشاوە بۆ زێ بچووک لە ڕانیا. گەشتیاران دەڵێن سەرڕای نەبوونی هیچ پرۆژەیەکی گەشتیاری لەم ناوچەیە، بەڵام سروشتی ئەم ناوچە گەشتیاریە سەرنجەوانی ڕاکێشاوە. من بەڕاستی هاتینە لەبەوەی بێ کارەبایی و بێ گەرمایشی زۆر یعنی ڕووی لە کوردستان کردێ لە بەرەندێ هۆکاری ئەوەیە خەرکە هەموو ڕووی لە ڕووبارەکان و لە دەریاچەکان کردیە. بێکارەبایی دەرەجە یەکەمە لە ڕووی گەرماوە. نەبوونی کارەبا و گەرمای زۆر وای لێ کردوین کە بێنجەوە بگۆڕین و مەلە بکەین کە دیارە ئێرەش شوێنێکی گونجاوە بۆ مەلەکردن خەڵکان لە هەموو شوێنەکە ڕووی تێ دەکەن لە هەموو ناوچەکانی کوردستانەوە. لە شاری هەولێرەوە هاتوومە بەهۆی گەرمایی و بێکارەبایی بەڕاستی هەتا بڵێ گەرمایکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. هاتوونە دەربەندی ڕانیا تۆزە خۆمان فێنکەینەوە جەوەکەی بگۆڕین. بۆ هاتوونە ئێرانە بۆی بەڕاستی ینی گەرمایکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە و تەنانەت بێ ئەوەشە کە کوردستان ینی زۆر لە ڕادێکی زۆر بەعەت بێکارەبایە هەر نەک ینی بەڕاستی بۆ ئێمە هاتوونە ڕوومە لە دەرەسی ڕانێک کردیا بۆی تۆزێک جەوەکە بگۆڕین. نەبوونی تیمی فریا گوزاری و مەلەوانی لەسەر ئەم زەیە و دیاری نەکردنی شوێنی گونجاو بۆ مەلەکردن بۆتە جێی ڕەخنەی گەشتیاران و داوا دەکەن کە تیمەکانی بەرگری شارستانی هەوڵی دابینکردنی تیمی مەلەوانی و فریا گوزاری بدەن لە کاتی بوونیێر حاڵەتێکی مەترسی و خنکان لەم ناوچەیە بوونیان هەبێت. زەرورە تیمێکی تایبەتی لەبێ بۆ حاڵەتێکی نەخوازرا و کە ڕووبدا خوا نەخواستە منداڵک نقم دەبێت کەسێک نقم دەبێت فریایکەوێ بەڵام ئەوانش لەوانەیە چارەسەری خۆیان کرد بێ نەسنا ئەو شوێنانەی کە زۆر قوڵەمە لە نازانن یاخود ئەوەی کەمە لە دەزانێت ئەوە شتێکی ئاساییە دەتوانێت بچی و بێتەوە. بەداخەوە دەبات تیمی بەرگری فریاکەوتنی شارستانی لێ بە کاتی بەڕاستی کۆمەڵ خەڵکێکی زۆری لێ کە ناتوانێت مەلە بکات و ئاوەکەش قوڵێکی زۆری هەیە بەداخەوە دەبات بەرگری شارستانی لێ بە زەی بچووک لە سنووری داری ڕاپەڕین گەرچی سیمایەکی سروشتی جوانی گەشتیاری هەیە بەڵام تاکو ئێستا هیچ پرۆژەیەکی گەشتیاری لەسەرم زەیە ئەنجام نەدراوە. ساڵانش لە وەرزی بەهار و هاوین گەشتیارێکی زۆری ناوخۆی سەردانی ئەم ناوچە گەشتیاریە دەکەن بە تایبەت لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە مەبەستی بەسەربردنی کاتێک خۆش و مەلەوانی. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.